لە بژانەوەی ئەم جارەدا باز لە کاریگەریەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەکەم لە ڕووی ئابووریەوە لەسەر بەشێک لە سێکتەرەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتیش کارەبا و ئاو و ژینگە بەلاتانەوە سیر نەبێ لەگەڵ بەرزبوونەوەی هەر پلەیەکی گەرما لە بەشێک لە سێکتەرەکان زیاتر لە $5 ملیۆن خەرجیەکان زیاد دەبێ. میوان و کەسانی شارەزا دەدوێنم بزانم هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی پلەکانی گەرما چییە؟ کام سێکتەرە زۆرترین زیانی بەردەکەوێت یاخود خەرجیەکانی زیاد دەکا؟ حکومەتی هەرێمی کوردستان چ بڕەپارەیەکی تەرخان کردووە لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات؟ بە پێی ئەو گۆڕانکاریە گەورەی ئەمساڵ لە کەش و هەوادا ڕوویداوە پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بۆیە ئەم شەپۆلەش عێراق و هەرێمی کوردستانیشی گرتوتەوە. بە جۆرێک هاوڵاتیان باز لەوە دەکەن کە هیچ کاتێ گەرمای وەکو ئەمساڵیان نەبینیوە. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما خواستی هاوڵاتیان بۆ بەکارهێنانی کۆمەڵێک خزمەتگوزاری زیاد دەکا. ئەوەی من مەبەستمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم بزانم بەرزبوونەوەی پلەکانی گەرما هیچ کاریگەری هەبووە لەسەر بەشێک لە سێکتەرەکان و ئایا خەرجیەکان زیادی کردووە؟ سەرەتا دەمەوێت بزانم هۆکاری بەرزبوونەوەی پلەکانی گەرما چییە؟ بەرزترین پلەی گەرما لە کام ناوچەی هەرێمی کوردستان بووە؟ ئایا ئەم شەپۆلی گەرمایە تاکەی بەردەوام دەبێت؟ کاک فازیل ئەو هۆکارانە چی بوو کەوای کرد ئەم ساڵ پلەکانی گەرما بەرز بێتەوەی کە هاوڵاتیان هەستی پێ دەکەنەڵە هیچ ساڵێ وەکو ئەم ساڵ نەبوو پلەکان زۆر بەرزە. ئەمە شتێکی پێشبینی کراوە بوو یاخۆت چۆنێک گۆڕانکارێکی کەش و هەوایە ڕوویداوە لە ناوچەکەدا؟ ئیمساڵ بە نوێترین راپۆرتی ڕێکخراوی کەشناسی جیهانی کە پێشبینی دەکرد لە ساڵی 2021 تا 2025 واتە لەو 5 ساڵە ساڵێکیان یەکێک بێ لە ساڵە هەرە گەرمەکان لە نیوەگۆی باکوور کە پلەکانی گەرما بەڕادەیەکی بەرچاو بەرز بێتەوە. ئەمە یەکێک لە هۆکارەکان ئەگەر بگەڕێنەوە ناوچەکانی خۆمان واتە هەرێمی کوردستان بەڵێ ئەم ساڵ هەستی پێ دەکرات بەهۆی ئەوەی ئێمە دیاردەی وشکە ساڵیمان هەبوو. ڕاستە دیاردەی وشکە ساڵی پەیوەندی بە بەرزبوونەوەی پلەکانی گەرمانیە، بەڵام تاکە پەیوەندی کە پێوەی دەبێتن ئەوەیە وەرزی بارانبارین لە هەرێمی کوردستان لە کۆتایی مانگی 5 کۆتایی پێدێتن کە ئەمە وای دەکرد لە ساڵانی ڕابردوو هاتنی وەرزی هاوین تۆزێک دواب بکەوێتن واتە لە وەرزێکی ئاسایی خۆی بێتن کەوە لە وەرگەڕانەوەی هاوینە لە مانگی 6 کە ڕوودەداتن لەو کاتەوە بتوانین بڵێن پلەکانی گەرما بەرز دەبێتەوە. بەڵام بەهۆی بوونی دیاردەی وشکە ساڵی بینیمان هەر لە سەرەتای مانگی سێوە بەهۆی دابڕانی بارانبارین هاوین دەستی پێکردواتە ژمارە ئەو ڕۆژانەی کەوا پلەکانی گەرما تێیدا بەرز بوو ئەم ساڵ زیاتر بوو. بەڵام وەکو ڕیکۆردێک کەوا ڕیکۆردی نوێمان تۆمار کردبێ سەبارەت بە بەرزبوونەوەیەکی بەرچاوی پلەکانی گەرما نەخێر تاکو ئێستاش نەگەیشتونەتە ئەو ئاستە وەکو ئامار کەوانەی لە بەردەستمان بۆ نمونە لە شاری هەولێر 48 پلەی سەدی تۆمار کرابوو لە 29 هەفتی ساڵی 2001 بەڵام ئیم ساڵ تاکو ئێستا کە تۆمار کرابێت 46 پلەی سەدیە. هەروە لە پارێزگای سلێمانی لە 29 هەشتی ساڵی 98 47.1 تۆمارکراوە بەڵام ئیم ساڵ جیاوازتر پارێزگای سلێمانی ڕوونتر هەست بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەکرێت کە ئەم ساڵ تاکو ئێستا 47 پلەی سەدی تۆمار کراوە. هەروە پارێزگای دهۆک لە 9 هەفتی 2005 48 پلەی سەدی تۆمار کرابوو بەڵام تا ئێستا نەگەیشتنەوە ئەو ڕیکۆردە 45.8 تۆمار کراواتە 46 پلەی سەدی. بەڵام ئەوەی جیاوازەکەەوە هاوڵاتی ئاسایی هەستی پێ دەکاتن بڵێ ئەگەر بینەوە سەرژمارە ئەو ڕۆژانەی کەوا پلەی گەرمی تێیدا بەرز بووە نەک ئەوەی تەنها پلەی گەرمی گەیشتۆتە لە تەنها ڕۆژێک گەیشتۆتە 46 پلەی سەدی یاننا. دەبینین لە هەولێر ئەگەر بۆ نمونەوەری بگرین لە مانگی 6 و 7 و 8 کە وەرزی هاوینە تێیدا لە تێکڕای خۆی لە 30 ساڵی ڕابردوو لە مانگی 6 پلەکانی گەرما ژمارە ئەو ڕۆژانەی کەوا لە 42 پلەی سەدی و بەسەرەوە 3.8 ڕۆژ بووە واتە نزیکەی 4 ڕۆژ گەیشتۆتە 42. بەڵام ئیم ساڵ 2021 کە هاوڵاتیان هەستی پێ دەکەن دەڵێن گەرمترە ژمارەی ڕۆژەکان بۆتە 7 ڕۆژ لە مانگی 6 کە 42 پلە و بەسەرەوە بووە. بە پێی پێشبینیەکانی کەژناسی بۆ مانگەکانی داهاتوو پلەکانی گەرما لە ئێستا بەرزتر دەبێتەوە یاخود هەر بەو دۆخی ئێستایەکە هەیە؟
بە جۆرە و پێشببینیە درێژخایانانەی کەوا هەن پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت دەبینین بەرزبوونەوەکان لە چ کاتێک ڕوودەدا لە مانگی حوت و سەرەتای مانگی هەشت واتە لە ناوڕاستی مانجی هەشتەوە پلەکانی گەرما توانن دەگاتەوە تێکڕای ئاسایی خۆی ئەو تێکڕایانەی کەوا مەبەستیدا دابەزین نییە بەڵکو دەبینین لە بەجیاوازی شوێنەکان لە نێوان 40 بۆ 44 پلەی سەدی دەمێنێتەوە بەڵام ئەمە شتێکی ئاساییە و ئامارانەی ساڵانی ڕابردوو پێمان دەڵێ وەرزی هاوین لە ناوچەکانی ئێمە پلەکانی گەرما بەم شێوەیە بەڵام پێشببینی ئەوە ناکرێت لە دوای ناوەڕاستی مانگی هەشتەوە شەپۆلی گەرمای بەهێز ڕوو لە ناوچەکە بکاتن جگە لەوەی ئێمە دەبێت ئەوەمان لە یاد بێ گۆڕانی کەشەوە کاریگەریەشی ڕاستە خۆی کردوتە سەر تەندروستی و ژیانی مرۆڤایەتی لەسەر گۆی زەوی ئێوە لایەنێکی پەیوەندیدارن پێش هەموو کەس دەزانن بۆ لە ئایندەدا چی ڕوودەدات ئەو هۆکارانەی کەوا دەکەن لە هەرێمی کوردستان چۆنڵی تۆزێ ببنەوەی کەمکردنەوەی پلەکانی گەرما لەم دۆخەیە چی بکرێ باشە ئەو کارگەشتانە کاریگەری خۆیان هەیە لەسەر بەرزبوونی پلەکانی گەرما پێویست دەکاتن دوو ڕێکار بگیرێتە بەری یەکێکیان هەم کەمکردنەوەی گازەکان ئەوانەی کە دەبنە هۆی قەتیزبوونی گەرمی تێدا واتە ئەو هۆکارانی کە دەبنە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و فڕێدانی پاشماوە و گازی بەتایبەت دوانە ئۆکسیدی کاربۆن لە ئەو سێکتەرانەی کەوا لە ژیانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بەکاردێ دەبێت کەم بکرێتەوە هۆکاری دووەمیش خۆگونجاندنە لەگەڵ ئەو گۆڕانکاریانە لەبەرەوەی ئەم گۆڕانکاریانە بابەتێکی نێودەوڵەتی واتە هەرێمی کوردستان پارچەیەک نییە بە تەنیا بتوانێتن ببێتە هۆکارێکی سەرەکی بۆ کەمکردنەوەی گازەکان تەنانەت وڵاتانی پێشکەوتوو پێویستە بە هەماهەنگی و یەکتیمی بتوانن بۆ مەودایەکی دوور واتە بە چەند ساڵێک کاریگەریەکانی دەرناکەوێت لەبەرەوەی هەمومان دەزانین تەمەنی ئەو گازانە لە بەرگە هەوا تەمەنێکی دوور و درێژە واتە بە ساڵێک و 2 ساڵ و 10 ساڵ دەمێنێتەوە چڕیەکەی لە هەوادا بەرەوەی نابێت بیرمان بچێکەوە دیاردەی بە بیابان بوون نزیک بووتەوە لە سنوورەکانی ئێمەش و تەنانەت هەندێک شوێنیشی گرتوتەوە کەوا ئەمە ژوا دەکە لە ساڵانی داهاتوو ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ مەترسی زیاتر دروست بکاتن جگە لەوە هۆکاری کارگەکان کە پێویستی بەوە شێوازی نوێتر لە شێوازی فلتەرینگ بەکار بهێنرێتن چکە بینین سنتەری پارێزگاکان بەهۆی دروستبوونی ئەو دروگە گەرمیەی لە ناویدا دروست بۆ جیاوازیەکی یەکجار زۆری هەیە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەگەڵ ناوچەکانی دەوروبەری شارەکە. بەرزترین پلەکانی گەرما لە پارێزگاکانی هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 46 پلە پارێزگای سلەیمانی 47 پلە پارێزگای دوهۆک 46 پلە پارێزگای کەرکووک 49 پلە پارێزگای هەڵەبجە 47 پلە خانەقین 52 پلە قەزای زاخۆ 47 پلە سۆران 45 پلە کەلار 50 پلە. ساڵانە لە وەرزی هاویندا خواستێکی زۆر بۆ بەکارهێنانی کارەبا هەیە لەلایەن هاوڵاتیانەوە بە تایبەتیش بۆ بەکارهێنانی ئامێرەکانی فێنکەرەوە لەو وەرزەدا وەزارەتی کارەبا لەم دۆخەدا چۆن مامەڵە لەگەڵ هاوبەشەکانی دەکات لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما خەرجیەکانی ئەو کەرتە زیادی کردووە بەرزبوونەوەی پلەکانی گەرما هیچ پەیوەندی هەیە بە وەزارەتی کارەبا و خواست بۆ کارەبا لە هەمان کاتیژە تێچوو لەسەر وەزارەتی کارەبا بەڵێ بەدڵنیایی و ئەمە پرسیارێکی زۆر بەجێ و زانستی و ئابووریە بەڕاستیە تەنیا بەرزبوونەوەی یەک پلەی گەرما بە نزیک لە $9 ملیۆن لەسەر وەزارەتی کارەبا دەکەوێت لە 24 کاتژمێرە لە 24 کاتژمێرە بەرزبوونەوەی یەک پلەی گەرما نزیک لە $9 ملیۆن دەکەوێت. چۆن تەعاملی لەگەڵاکەن؟ ئێمە لە ڕاستی ئەگەر توانای بەرهەم زیادکەین تەوان بە بەلایەنە ئابوووریەکە کە باسمان کرد ئێمە لایەنە ئابوووریەکە کە ئەگەر ئێمە خواستەکە کە بەرز بۆتەوە قەرەبووی بکەینەوە واتە ینی کەڤەری ئەو خواستە بکەین بەڵام ئەگەر نەمانتوانی ئەمە بکەین شتێکی تر زەرەر دەکەین کاویش بریتە لە دابەزینی خزمەتگوزاریەکە کە ئەوەش بۆ خۆی ڕنگدانەوەی دابەزینی خزمەتگوزاری کارەبا لە ناو بابڵێن کایەکانی ژیان کاریگەری دەبێت لەسەر تاک بە تاکیە و هەرێمە لە شوێنەکانی کارکردن لە شوێنەکانی ماڵان و ژیانکردن لە شوێنەکانی
بەرهەمێنان و کەرتی پیشەسازی لە کەرتی بازرگانی لە کەرتی کەشتوکاڵی ئەمانە دوزار ئەوانیش زەرەر دەکەن واتە لە ڕووی ئابوووریەوە ئەم جاریان بە نێگەتیڤ زەرەر دەکەن. بەڕێستان وەکو تەبێژی وەزارەت دەتوانن بە هاوڵاتیان بڵێن دۆخی بەرهەمێنانی کارەبا لە وەرزی هاویندا چۆنە؟ کاتێککە پلەکانی گەرمان بەرزەبنەوە دوو لایەنەیە حاڵتەنەیەکە تفەکەی لەسەر وەزارەتی کارەبا لەسەر سەددام و دەستگا خزمەت گوزارەکانی کارەبا. یەکەمیانەوەیە کە وەکو باسم کە کەفاءەی بەرهەمێنان کەمەکە لەلایەک چکم ئەو ئامێرانە ئەکەونە ژێر فشارێکی گەورەی پلەی گەرماوە کە تەنانەت ئەوانشتی کە کوڵنگ سیستمیان هەیە واتە سیستمی سارکەرەوەیان هەیە کە چەندین ملیۆن دۆلاری تێچووە ئەو سیستمانەش کە ئەوەشە جارێکی تر ئیکۆنۆمی و پارەیە هێشتا ناتوانن وەکو پلەیەکی گەرمای ئاسایی بەرهەمەکە زامن بکەن. ئەمە لەلایەک لاکەی تریشەوە خواشیش بەرزە بێتەوە واتە ئێمە لە کاتی بەرزبوونەوەی یەک پلەیە ئێمە بەس باسی خواستمان کردوتمان یەک پلە $9 ملیۆن لە توانای بەرهەم پێویستە زیاد بکەین بەڵام بە ئەندازەی نزیک لەو ژمارەیە و ڕەنگە زیاتریش لە دابەزینی کەفاءە دەدۆڕێنی واتە دووسەرەیە. لەم دۆخەیە کە بەڕێستان باست کرد پلەکانی گەرما چەنە کاریگەری هەیە لە وەرزی هاویندا وەزارەتی کارەبا بە ڕێژەی سەدا چەند خەرجەکانی زیاتی کردو بۆ بەرهەمێنانی کارەبا. هەموو پلەیەکی گەرما کە بەرزە بێتەوە لایانی خواست لایانی خواستەکە بۆ ئەوی کە تۆ خواستەکە پڕکەیتەوە ئەبێ وزەی کارەبا بەرهەمی کارەبا زیاتر بکەی وەکە ئەوەش تێچووەکەی بە پێی حەجمی خواستەکە دەگۆڕێ وەکوی کە بۆ جەنابتم باس کرد لە هەرێمی کوردستان ئێمە بۆ یەک پلە ڕۆژانە $9 ملیۆن خەرجەکانمان دەبێت. بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان بەرهەمی کارەبا لە نێوان 3600 بۆ 3700 مێگاوات هاوبەشی کارەبا 1,700,000 هاوبەش تێچووی 1 کیلۆوات کارەبا 71 دینارە خواست بۆ کارەبا لە وەرزی هاویندا 4700 مێگاوات. وەک دەوترێت هەموو شتێک بەدیلی هەبێت ئەوە ئاو بەدیلی نییە. ئەمساڵ بەهۆی کەمی بارانبارین و وشکە ساڵیەوە ئەرکی حکومەت و لایەنی پەیوەندیداری قورستر کرد لە بەڕێوەبەری گشتی ئاو ئاوڕۆی هەرێم دەپرسم ئێستا ئەوان چۆن مامەڵا لەگەڵ دۆخەکەدا دەکەن حکومەت چ پاڵپشتێکی ئەو کەرتەی کردووە. بەرهەمێنانی ئاو ڕەنگە بە کۆمەڵی پرۆسەیە بڕوە هەتا دەگاتە دەستی هاوڵاتیان و دواتر بەکاریهێنن. ئێستا کە خواستێکی زۆر هەیە بۆ بەکارهێنانی ئاو لەلایەن هاوڵاتیانەوە خەرجەکانی ئێوە زیادی نەکردووە زەوارت بە خەرجەکانی سێکتەری ئاو یان ئاو ئاوەڕۆ بۆ بە تایبەتریش ئاو چکەیمە تەرکیزمان زیاتر ئینتاجی ئاو و خاوێنکردنەوەکە و زیاتر مەسروفمان لە سێکتەری ئاوە بە شێوەیەکی گشتی لە نێوان 130 ملیار تا 150 ملیارە بە شێوەیەکی ساڵانە. ئەو خەرجیانە خەرجەکانی بەکارخستن و معاشاتە بۆ تەواوی بەڕێوەبەراتیەکانی ئاو ئاوەڕۆ و هەروەها چەند پرۆژەیەکی بسووچیش کە لەو بەڕێوەبەراتیانە کە پرۆژەی تەتویڕی نینە پرۆژەی گەورە نینە تەنها پرۆژەی ڕێخستنن لە سنووری ئەو بەڕێوەبەراتیانێک کە هەیە. بەدڵنیاییەوە بابەتی لەگەر زیادبوون تەڵەب لەسەر خزمەت گوزاریەک و خەرجەکانیشی زیاتر دەبیتن و ئەگەر کێشەش هەبیتن لەو خزمەت گوزاریە یان بابەتی لە ناکاویش هەبیتن وەکو بابەتی وشکە ساڵی یان کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا دیسان خەرجەکان بەرزتر دەبێتەوە بە حکمی ئەوەیە تو دەبێت ئینتاج زیادکەی کە ئینتاجی زیادکەی پێویستت بە دابینکردنی کارەباج زیاتر دەبی پێویست بە سەرچاوی زیاتر دەبیتن کە هەوڵشان ئەوانش تێچوونە. باشە ئەگەر ئێستا لە وەرزی هاوین دایم باسی وکەین بەرهەمێنانی ئاو لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە و ئەوەی کە هەمووی بەرهەمێنن لەلایەن بەکارهێنەرانەوە کە زۆربیان هاوڵاتین بە فیرۆدا چێ یار وەکو بەپی پێویست بەکاری دێنن. بەرهەمهێنانمان لە نێوان 1,900,000 تا 2,100,000 و دوایین ئامارمەکەوە بەدەستگەیشتە تقریبان گەیشتە 2,200,000 لە هەندێک ڕۆژدا. وەکو باسمان کرد تەسیری کارەبا تەسیرەشی زۆر گرنگە بە تایبەتی لەسەر بابەتی بیرەکان چونکە بیرەکان 5700 بیرمان هەیە لە هەرێمی کوردستان 125 ئاوی هەرێم دابین دەکەن و
بەدەستخۆشیەوە پرۆژەکان کارەبای 24 کاتژمێریان هەیە بەڵام بیرەکان ئەو کەم و زیادەی کە هەیە باسی دەکەین لە ژمارەی کاتژمێرەکانی پێدانی کارەبایە لە بیرەکانە هەر کاتژمێرێک ببڕێتن تاسیرێکی دەبێتن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر ئینتاجی ئەومن ئەو ماوەی تاسیر بە هەماهەنگی لەگە بەڕێوەبەرایەتیەکانی کارەبا و لەگە وەزارەتی کارەبا پێدانی کارەبا بۆ شوێنانی کەوا بیرە یان تەنها بیرە زیادیان کردووە و تەسیرەکەی لێ ئەو بڕئاوە زیاد ئینتاج کرایە و دەڕێن گەیشتن دنیێکی 2 ملیۆن و 200,000 تاسیرەکەی پێدانی کارەبا بووە و لێدانی بیریتکە زیاتر بووە و یان دەستکاریکردن و ڕێخستنەوەی پرۆژە استراتیجیەکانمان بوو. ئێستا ئێوە هەز ناکەن خۆی وشکە ساڵیە پلەکانی گەرما بەرزبووەوە خواستێکی زۆریش هەیە بۆ بەکارهێنانی ئەو ئایامە چۆڵی کارەکانی ئێوە قورستر نەکراوە بارگرانێکتری نەخسۆدە سەر ئەستۆی ئێوە ئیشکردن لەو مەجاالە بەڕاستی و بە تایبەتی لە مانگەکانی دوای مانجی پێنج تا کۆمانجیدا گرنگی زۆری خۆی هەیە و تحدیاتی زۆر تێدا بە حکمی ئەوەیەوە هاوڵاتی دەتوانێت هەم خزمەت گوزاریەکان کە جێگرەوەیان هەیە بەڵام تەنها ئاو نەبیتن کە هیچ جێگرەوەیەکی نییە ویان ئەگە جێگرەوەشی هەبیتن لەوانەیە کورفەتی زۆر زۆر لە هاوڵەتی ڕاتەوەستن تانچیەک ئاو لەوانەیە لە نێوان 5 تا 10,000 لە هاوڵات تەکلیف دەکاتن لەلایەن حکوومەتەوە بە 50 دینار یان 150 یان 300 دینار دابین دەکرێتن بۆ هاوڵاتی و ئەوەی کە ڕۆژانە بە سعرێکی اقتصادی لەو هاوڵاتی دانرایە لۆ مانگێک کە 19,750 ئەگەر ئەقسا کەمیەی بەکاربیێنێتە ڕۆژانە دەکا پارەی دووتانچی ئاو بۆیە ئەمە دەرێن دابینکردنی ینی جێگرەوەی نییە ئاو بەسپاسەوە حکوومەتی هەرێمی ژانی بەڕاستی پارپشت ئەو ماوەی پارپشتێکی باشی کردیە ئەوەی دەتوانم برێم ئەوەی ناریتمە زۆربەی بە دەنگەوە داهاتینە وە کاریێسەکرایە پارێزگاکانیش بەڕاستی پارپشتێکی باشی بەڕێوەبەرەتەکانی ئاویان کردووە ئەوەی ماگادار بین و لە ڕێی وەزارەتەوە ئەنجومەنی وەزیران بڕی 2 ملیۆن و 2 ملیار و نیویش پارە بۆ سێکتەری ئاو دابینکرایە بۆ ڕوبەڕووبوونەوە و تحدیاتانی کە هەیە ڕۆژانە لەسەر بابەتی وشکە ساڵی چ لێ لەدانەوەی بیرە چ چاکردنەوەی بیرەکانە چ شۆڕکردنەوەی زیاترە یان چاکسازی لە تۆڕەکان کە ببێتە هۆی چارەسەرکردنی ئەو بابەتانی لێکەوتەکانی وشکە ساڵی. بەرهەمێنانی ئاو لە هەرێمی کوردستان ڕۆژانە 2 ملیۆن مەتر سێجا هاوبەشی ئاو 986,000 هاوبەش پرۆژەکانی ئاوی سەرزەوی 91 پرۆژە ژمارەی بیرەکان لە هەرێمی کوردستاندا 5,712 بیر تێچووی هەر یەک مەتر سێجا ئاو لە هەرێمی کوردستاندا 400 دینارە. ئێستا ئەوەی ماوەتەوە چۆن وابکرێت کاریگەریەکانی بەرزبوونەوەی پلەی گەرما نەبنە هۆی زیادکردنی خەرجیەکان لە بەشێک لە سێکتەرەکاندا شارەزایەن و پسپۆڕانی ژینگە ئاماژە بۆ دەکەن کە دەبێت ڕێژەی سەوزایی لە سنتەری شارەکاندا زیاد بکرێت چونکە ژینگەش زیانی زۆر پێدەکات لە ئەگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەو ڕێکارانە چین کە دەبێت بگیرێنە بەر بۆ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان پارێزراو بێت. بەرزبوونەوەی پلەی گەرما کاریگەری هەیە لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی؟ بڵێ ئێمە ئێستا کە ئەگەر باز لە پلەی گەرمی بکەین نەک هەر لە کوردستان بەڵکو لە هەموو دنیا ئەم پلە گەرمیە شایع و بەرز بۆتەوە هۆکاری بەرزبوونەوەی پلەی گەرمی و کاریگەری لەسەر ژینگە ئەوەیە کە دەستی مرۆڤە یاخود بەکارهێنانی ئەو سوتەمەنیانەی کە ڕۆژانە بەکار دێتن لە زۆری ڕێژەی ئۆتۆمبیلەکان زۆری ڕێژەی کارگەکان زۆری ڕێژەی پاڵاوگەکان زۆری ئامێرە ساردکەرەوەکانی کە لە هەموو شوێنێکدا هەیە لە ماڵەکاندا هەیە لە ئۆتێلەکان و نەخۆشخانەکان و لە هەموو شوێنەکاندا هەیە ئەوانە هۆکارن بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی هۆکاری بەرزبوونەوەی پلەی گەرمیش ئەنجامەکەی چییە؟ زیادبوونی ڕێژەی دووەم ئۆکسیدی کاربۆن لەگەر غازی میثان ئەم دوو گازە کە کاریگەریەکی زۆر زۆر بەرچاویان هەیە بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی کاریگەری دەکاتە سەر زەوی سەر مرۆڤ سەر سروش سەر دارستانەکان سەر گیان لەبەر سەر باڵندەکان ئینجا ئەلێرەدا ئەگەر باس لە ئەو پلەی گەرمی بەرزیە بکەینەوە کە هۆکارە بۆ گواستنەوەی نەخۆشیەکان هۆکارە بۆ وشکبوونی دارستانەکان هۆکارە بۆ زۆر شتی تر هجرەکردنی کۆچکردنی باڵندەکان و گیان لەبەرەکان بۆ شوێن تر دۆخەکە بەم شێوەی ئێستا بڕوە کاریگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەسەر ژینگە چی دەبێت؟
ئەگەر هاتوو بەو شێوازە بڕوە و ئێمە ئاوا دەست لە ئەژنۆ دانیشتنە و هیچ کارێک ناکەین هەوڵ نادەین کە ئێمە ژینگەی خۆمان بپارێزین ئەو گازانەی کە بەکاردێتن یاخود ئەو بنزینەی کە بەکاردێ ڕۆژانە ئێمە بتوانین ئۆکتانەکانیان چا بکەین ئەو گازانەی کە لە کارگەکان و پاڵاوگەکان و مۆلیداتی گەڕەکی ئەهلی بەکاردێ بتوانین ئەو یعنی جۆری چا بکەین جۆریەکەی نەوعیەتەکەی چا بکرێتن ببێتە هۆکار بۆ کەمکردنەوەی ئەو غازانە کە ئەوانە هۆکارن بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمە هەروە هەوڵ بدرێتن ئاو بە ڕێژەیەکی بەرچاو بۆ دارستانەکان و بۆ باخچەکان زیاد بکرێت هۆکاری پلەی گەرماش بەڕاستی لە هەموو دنیادا دەبێت زیادکردنی ڕێژەی سەوزای و دارستانەکان ئێمە دەزانین ئیمساڵەکە لە سلێمانی و لە دوهۆک و لە دەوروبەری هەولێرێ ڕێژەیەکی زۆر دارستانمان لێ سوتا هۆکارەکانی ئایا مرۆڤە ئایا بە ئەنقەستە ئایا لە سروشتەوە دێ ئەو گەرماییە اینجا ئەو هۆکاری گەرمبوونە دەبێتە هۆی وەکی باسم کرد لە سەرەتا کۆچکردنی باڵندەکان گیان لەبەرەکان ڕوو لە شوێنی تکە دەکەن هەندێکیان ناتوانن تەئەقلم بکەن لەگەر ئەم دۆخی کە ئێستا تێدا لە ناو دەچن ئەوەش هۆکارە کە گەنجینەی کوردستان ئەو گیان لەبەرە جوان و باڵندە جوانانە لە ناو بچن هەروەها پلەی گەرمی بەرزبوونە دەبێتە هۆی زیادبوونی حەشەرات زیندەوەری زیان بەخش هۆکارە بۆ گواستنەوەی نەخۆشی ئەو نەخۆشیانەی کە ئێستا لە پلەی گەرما بەرز دەبێت و خاستن ڕەبۆیە نەخۆشی سینگە نەخۆشیەکانی ترە هۆکارن لە بۆ ئەوەی کە مرۆڤ لەناو بچێتن تووشی نەخۆشیش بیتن پلەی گەرما کاریگەری زۆر لەسەر ژینگە و هەیە لەسەر دارستانیش هەیە چی بکرێت بۆی ژینگەی هەرێمی کوردستان پارێزراو بێت بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری ئەو تۆی لەسەر ژینگە دروست نەکات بڵێ زیادکردنی ڕێژەی سەوزایی و زیادکردنی پارک زیادکردنی ئاو لە بۆ ئەو پارکانە و لۆ ئەو باخچانەی کە لەناو سنووری شاری هەولێردا هەیە بەڵام زیادکردنی دارستان و نەمامچاندن هۆکاری سەرچیە بۆ کەمکردنەوەی پلەی گەرمە هەروەها بەکارهێنانی بنزینی خاوێن و گازی خاوێن بۆ ئەو کارگانەی کە لەناو شاردا هەیە ئێستا کە ئەگەر بتواندرێت دەستەی ژینگە و لایانی پەیوەندیدار هەوڵ بدرێتن پرۆژەیەک تەقدیم بکرێتن بڵێن ئێمە دەمانەوێتن مەسەلەن بۆ نمونە 50 ملیۆن دار لە سنووری شاری هەولێر بچێنین شوێنەکان تهدید بکەن باخچەکان دیاری بکەن ئەو شوێنانەی کە داری لێ نییە هەوڵ بدرێ بچێندرێتن ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستاندا پارێزگای هەولێر 112 پارێزگای سلەیمانی 110.5 پارێزگای دوهۆک 128 پارێزگای هەڵەبجە 111.3 ئیدارەی گەرمیان 105 ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بە پێی ئەو بودجەی لە بەردەستیدایە بڕەپارەیەکی بۆ بەشەیەک لە سێکتەرەکان تەرخان کردووە بۆ ڕووبەڕووبوونەوەی قەیرانەکان بە تایبەتی سێکتەرەکانی کارەبا و ئاو ئەمەش لە پێناو پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان بە تایبەتی لە وەرزی هاویندا بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ پەیوەندی بەو گۆڕانکاریە گەورەیەوە هەیە کە لە کەشوهەوای جیهاندا ڕوویان داوە تەواوی میوانەکانم کێشە و چارەسەرەکانیان خستە ڕوو ئەوەی ماوەتەوە لە هەرێمی کوردستان چۆن بتوانرێت بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری ئەوتۆی نەبێت لەسەر بەشێک لە سێکتەرەکان بە تایبەتی ئاو کارەبا چونکە دەزانرێت لەم وەرزەدا زۆرترین خواست بۆ بەکارهێنانی ئەو دوو سێکتەرە هەیە ئەوەی شارەزایانیش ئاماژەیان بۆ کرد زیادکردنی ڕێژەی سەوزایی فریادڕەزی چارەسەرکردنی زۆربەی کێشەکانە بە تایبەتیش لە سەنتەری شارەکاندا.